هەڵەبجە مانگانە پێویستی بەسی تەنکەر غازەیە، بەڵام تەنیا 15 تەنکەر غازمان بۆ دەنێرن و کارگەی غازی ژەیە لە مانگێکدا تەنیا 3 جار غازی بۆ دێت. ئەمە قسەی سەرپەرشتیاری لیژنەکانی سوتەمەنیە لە قایمقامێتی هەڵەبجە دەژڵێت تا ئێستاش حکوومەت نەیتوانیوە قەیرانی کەمی غاز چارەسەر بکات. ڕاستی بە ئێمە حسەیەکی زۆر کەممان بۆیێت بە نیوەی ئەو حسەیەمان بۆیێت کە پێویستمانە. ئێمە بۆ پارێزگای هەڵەبجە بۆ سنتەری شاری هەڵەبجە و ناحیەی سیروان پێویستمان بە زیاتر لە 30 تەنکەرە، لە ئێستای 15 تەنکەرمان بۆیێت. ئەمەش کێشەیەکی زۆر دروست کردووە. کەمی ئەو حسەیە وای کردووە کە وەکیلەکانمان ناتوان بگەڕێن هاوڵاتیان غازی پێویستیان دەست ناکەوێت و ئێمە وامان لێ هاتوویانی زۆر جار ئاگاداری هاوڵاتیانەکەنەوە کە ئەگەر وەچەند وەکیلەکە فریان نەکەوت غازیان بۆ باتە ماڵەوە خۆیان ئەتوان سەردانی کارگە غازەکان بکەن بۆ دەستخستنی غاز. پارێزگای هەڵەبجە نزیک بە 28,000 خێزان تێیدا نیشتەجێ و ژمارەی دانیشتوانەکەی 150,000 کەسە. بەپێی زانیاریەکانی سەرپەرشتیاری لیژنەی سوتەمەنی قایمقامیات مانگانە پێویستیان بە 30 تەنکەر غازەیە. هاوڵاتیان کێشەی بەدەستخستنی غازیانەیە و دەڵێن ڕۆژێک غازەیە موچە نییە، ڕۆژێک موچە هەیە قەیرانی دیکە دروست دەکرێت. من تەکسیەکە گرم بتڵەکانی تێغم پارەیەمێ بڕۆن لە بەنزینخانە پڕیکە لە معاملەکە پڕیکە خۆی نەوەڵە خۆی ئەوەی معاملی شێ بێ بۆیە بن چۆن نایبن هەر شوێنێ حکوومەتی تیانەوە هەرکێ بارەزی خۆی معاملەکە و شتە فرۆکە شتە کرێت. ئێتر ئەمە خەڵک زەختی لەسەرەوە ئەم کوردە ئەگەر زەختی نەخۆی ئیمانی تەواو نییە، هەمووی بە زەختی شەکە. ئەگەر 4 کەس وەرن محاسبەیەکەن و بایعەکەی بگوڕن ئەجوان ناکاتە جاران و خۆڵانەکە پڕکافەتی کێ غازیرە کەس دەموو ئێستا شاریانەوە لەبرۆ غاز ئەڕوا بۆ ئەوروپا مەروپا گەرەکان لەرا خۆ گوچ گرانیکەن. ئەمە غازەکە وایە بەنزینەکە هەر عینیشتە بەدەست خۆیان قەیران دروستە. ئەنا غاز بۆ نییە، یا مەعاش نییە، یا مەعاشەیە غاز نییە، یا غاز نییە یا مەعاش نییە، هیچیانە ئەوە حسابەکەیە. زیاتر لە 4 ساڵە پارێزگای هەڵەبجە گیرۆدەی قەیرانی کەمی غازە. لە هەڵەبجە 38 بریکاری فرۆشتنی غازەیە و بە هیچ شێوەیەک بە کۆڵانەکاندا ناگەڕێن. ئەو بڕە غازەش دێت بەسەر 3 کارگەدا دابش دەکرێت. تا ئێستاش هیچ جەنگاوێک بۆ چارەسەری کێشەی کەمی غاز نەگیراوەتە بەر. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.